راپۆرتی چاودێریکردنی هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە پەیمانگەی کوردی بۆ هەڵبژاردن ئامادەی کردووە چەندین بەڵگە و کەموکورتی تێدا خراوەتە ڕوو کە شکستی کۆمیسیۆن لە هەڵبژاردنەکە و بوونی ساختەکاری پشت ڕاست دەکاتەوە. پەیمانگەی کوردی بۆ هەڵبژاردن لە ڕێگەی تۆڕێکی چاودێریەوە لە 418 وێزگەی دەنگدانی چاودێری هەڵبژاردنی کردووە. باپەی راپۆرتی کۆتایی پەیمانگەکە هەر لە دەستپێکەوە پرۆسەکە بە پێشێلکردنی ڕێنمایی و مەرجەکانی کۆمیسیۆن دەستی پێکردووە و ڕێژەی لە 85 وێزگەکانی دەنگدان با هۆکاری جیاواز لە کاتژمێر 7 بەیانی کە کۆمیسیۆن دیاری کردبوو نەکراونەتەوە. لە راپۆرتەکەی پەیمانگەی کوردیدا تووە بە ڕێژەی لە 100% مۆبایل براوەتە ناوەند و وێزگەکانی دەنگدانەوە، ئەمەش ئازادی دەنگدانی بەرتەس کردووەتەوە. خۆی چاودێرەکانی پەیمانگەی کوردیش بەو ئەنجامە گەیشتون کە دەنگدانی تایبەت لە سنووری پارێزگای سلێمانی هیچ مەرجێکی هەڵبژاردنی تێدا دەستەبەر نەکراوە و با بێسەروبەرترین هەڵبژاردن ئەژمار دەکرێت. هەروەها لە 125 وێزگەی چاودێریکراوەکان سەرپەرشتیارانی تەکنیکی ئامادەییان نەبووە و ڕێژێکی زۆریشان شارەزای پێویستیان بۆ چاککردنەوەی ئامێرە ئەلکترۆنیەکان نەبووە. لە راپۆرتەکەدا تووە لە 112 ئامێرە ئەلکترۆنیەکان تا کۆتایی پرۆسەی دەنگدان کاریان نەکردووە و لە 180 بەڕێوەبەری وێزگەکان فلاش و فلاش میمۆری پشتەوەی ئامێرە ئەلکترۆنیەکان با بەرچاوی چاودێران و بریکارانی حەزبە سیاسیەکانەوە نەبەستووە. ئەمە جگەلەوەی لە 125 وێزگەکان دەنگدەران بەبێ ئامێری دڵنیایی ئەلکترۆنی دەنگیان داوە. پەیمانگەی کوردی بۆ هەڵبژاردن ئاماژەی بۆ کردووە لەگەڵ ڕاگەاندنی ئەنجامە ئەلکترۆنیە بەراییەکاندا گومان و قەیرانێکی گەورەی متمانە بەرامبەر ئامێری ژماردن و جیاکردنەوەی خێرای دەنگەکان دروست بوو، چونکە لە 96 ئەو وێزگانەی چاودێریان کردوون بریکاری قەوارە سیاسیەکان سکاڵان بەرز کردووەتەوە و واژویان لەسەر ئەنجامەکە نەکردووە. دواتریش لە 145 ئەنجامی ژماردنی دەنگەکان ڕاستەوخۆ پاش داخستنی هەردوو ئامێرە ئەلکترۆنیەکان جام نەدراوە و لە 160 وێزگەکان ناردنی ئەنجامەکان لە ڕێگەی ئینتەرنێتەوە لە کاتی خۆیدا نەبووە. یەکێک لە پێشێلکاریە دیارەکانی دیکە پێنەدانی کۆپی ئەنجامی دەنگەکانی ناو سندوقەکان بووە بە بریکاری حەزبەکان و چاودێرانی ڕێکخراوەکان و هەروەها کۆپی ئەنجامەکە لە سەردیواری دەرەوەی وێزگەکانیش هەڵنەواسراوە. یەکێک لە سەیر و سەمەرەکانی دیکەی ئەم هەڵبژاردنە دەنگهێنانی ژمارەی کاندید بوو کە بوونیان لە لیستەکاندا نەبوو. پەیمانگەی کوردی ئاشکراشی کردووە لە راپۆرتی ئەنجامە بەرایە ئەلکترۆنیەکاندا لە 115 ژمارەی ئەو کاندیدەی دەنگی هێناوە لە ناو لیستەکاندا هیچ کاندیدێک بەم ژمارەیە نەبووە. لە کۆتایی پەیمانگەی کوردی بۆ هەڵبژاردن داوای لە کۆمیسیۆن کردووە راپۆرتی ڕێکخراوەکان لە سەر هەڵبژاردن بە هەند وەربگرێت و ڕێگە و شوێنی پێویستیش لەبارەی تێبینی و ڕاستپاردەکانەوە بگرنەبەر.